بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی پرسی ئاشتی و کاریگەری لەسەر ناوچەکە هەم لە پرسی کورد با بڵین هەم لە باکوور هەم لە ڕۆژاوا هەم لە باشووری کوردستان گفتوگوێن پرس و باس و بابەتانە دەکەین هەروەها باسێکیش لە سەردانی یۆفدەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بۆ تورکیا و بەشداریکردنی لە کۆنگرەی ڕێکخراوی سۆسیال ئینتەرناسیۆنال کە بەڕێز دکتۆر جوان ئەحسان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی سەرۆکایەتی وەفدەکەی کردووە ئەم پرس و باسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کاگارە مەلی توێژەری سیاسی کاگارم سڵاو لێبێ سڵاو بەخێرات سەرسەو زۆر سپاس دەکەم بۆ بەشداریکردنت کاگەرم چۆن دەڕوانیتە قۆناغەکانی پرسی ئاشتی بەناوی خوا بەڕاستی ئەوەی لەسەر لایانی کوردی بوو تاوەکو ئێستاکە لە بەسەدێ پرسی ئاشتیدا هەمووی کردووە ئەوەی ماوەتەوە تورکایە هەنگاو بنێ پێویستە وەکو باسیش دەکرێت کە هەندێک گۆڕانکاری دەستوری بکە بۆ ئەوەی مەسەلە چارەسەر بکرێ ئەجینە زەحمەتە هیچ هەنگاوێک بۆ پێشەوە بندرێ دوزاریش پەکەکە ڕایگەیاندووە ئۆزاران ئازاد ناکرێت چەک دانانێن گۆڕانکاری دەستوردا نەکرێت هیچ ئەو مەسلەیە چارەسەر نابێ بۆ یە کلیلەکە ئێستاکە لە پەرلەمانە ئەبێ ئەم گۆڕانکاری دەستوریانە بکرێ تاوەکو هەنگاوی زیاتر بەهاوێژرێ بۆ چارەسەرکردنی ئەو مەسلەیە کە 40 ساڵە لە تورکیا بەردەوام و خۆشیان دەڵن ئێمە دەمانوێت چارەسەریکەین بەڵام هەنگاوە عملیەکان تا ئێستاکە ئیشەڵە باشە بێ بەڵام هیچی لێ دیار نییە باشە کاگەرم وای نبینی قۆناغی ئەم جاری پرسی ئاشتی جیاوازترە لە قۆناغەکانی تر ینی لەبەرەوەی ئەم جارە تورکیا خۆی دۆخێکی نێودوڵەتی هاتۆتە پێشەوە پێویستی بەوەیە لە دۆخێکدایە کە ئەبێ ئاشتی بەرقەرارکە لە تورکیا خۆی ڕەوشی ئەمڕۆی جیهان و ناوچەکە ڕەوشێکە کە بە هیچ قۆناغی لە قۆناغەکانی 100 ساڵ 200 ساڵ 300 ساڵی ڕابردوو ناچێت گۆڕانکاری زۆر گەورەی ڕیشەیی بەڕێوەیە سەردەم لە گۆڕانکارێکی گەورەدایە تورکاش ئەمە دەزانێت لەبەرەوەش تورکیا ئەگەر دەیەوێ لەسەر پێ بمێنێتەوە دەیەوێ لە هەزارەی سێمە زانی وەکو کیانێک بمێنێتەوە خۆی لەسەر پێ بگرێت پێویستە مەسلەی کورد چارەسەرکە بۆ تورکیا زۆر حیاتیە چارەسەرکردنی ئەو مەسلەیە یعنی لە مەلازگرت حیاتی ترە لە مەلازگرت لە سەلجوقیەکان ئەگەر بێت و کوردیان لەگەڵ نەباسە نەدەکەوتن لە مێژووی دیکەی تورکیاشدا ئەم شتانە زۆر دووبارە بۆتەوە لەبەرەوەش ئەم جارە زۆر چارەنووس سازترە قۆناغەکە ڕەوشەکە ڕۆژی ناوچەکە و ڕۆژی جیهان لەبەرەوەش بۆ تورکیا زۆر حیاتیە بەبێ کورد بەبێ چارەسەرکردنی مەسلەی کورد تورکیا دەستی لێ بشۆ بای تورکیا باشە تورکیا نامێنێ کاگەرم پێدوانیە ینی مەسەلە نێودوڵەتەکەیە کوردی کردۆ بە ڕەخەمێکی کاریگەر و ئێستای تر کورد بۆ خۆی کارکتەرێکە لە معادلەتەکانە نەک ئەوەی کە بەکار بێنرێ بەڵێ ڕاستە خۆی فاکتەرە مێژووی و شارستانیەکان لە ڕووی استراتیجیەوە کوردی کردووە بە ڕقمێکی گەورە لە معادلاتی سیاسی ئێستای خۆرەڵاتی ناوەڕاستە تەنانەت جیهانیشدا لەبەرەوەی جیهان لەسەر دووبارە داڕشتنەوەیە سیستەمی جیهانی بە خۆداگال لێیە باست کرد لە مەسەلەی شەڕاک و مەسەلەی رووسیادا ئەمڕۆ خۆرەڵاتی ناوەڕاستی بە هەمان شێوە لەبەر ئەوەش تورکیا ئەمڕۆ سنوورەکانی سایکسپیکۆ نەخشەی سایکسپیکۆ لە هەڵوەشانەیەکی زۆر گەورەدایە ناوچەکە پلانی زۆر گەورە بۆ ناوچەکە هەیە مەسەن بۆ نمونە ئیسرائیل پلانی خۆی هەیە نەخشەی خۆی هەیە لە هەمان کاتدا ئەمریکا نەخشەی خۆی هەیە دەوڵەتانی دیکە نەخشەی خۆیان هەیە ئەزلێزەکان لەبەر ئەوەش گۆڕانکاریەکە زۆر گەورن بە دڵنیاییەوە کورد ئەم جارە وەکو 100 ساڵی ڕابردووی لێ نایە شانسی زۆر گەورەیە پێکەیەکی زۆر گەورەی هەیە لە هەموو گەلانی دیکەی ناوچەکە زیاتر کورد فرسەتی بەدەستهێنانی دەستکەوتی زۆر گەورەی هەیە باشە بەڕاستی ینی ئەمە لە ڕووی زانستیەوە زۆر ڕاستە شتێک نییە عاتیفە بێ و خەیاڵ بێ باشە ئێمە سیرکەین لە نۆتویەک بەدواوە کە سیستەمی جیهانی تۆزە گۆڕانکاری بەسەردا هات هەرێمی کوردستان بوو بەشت دواتر دوای 2023ەوە ئێمە بووین بەکەیانێکی دەستوری لە ڕۆژاوای کوردستان لە 2023ەوە سری داعش و ئێستاکە تقریبن بەرەوکیانێکی دەستوری دەڕوە یعنی ڕۆژاوە هێزێکە لەوێندرەدا هەیە لە باکووریش بە هەمان شێوە بۆیە بەڕاستی ئەو سەردەمە ڕۆیی کوردستان بەو دابشکارە بمینێتەوە ئەو سەردەمە ڕۆیی کورد بەو بندەسێ دەبێنێتەوە بەڕاستی من دەڵێم سەردەمی کووردە تورکەکانیش ئەمە باش دەزانن گەلانی ناوچەکەش ئەمە باش دەزانن ئەمریکا ئەمە باش دەزانێت باشە هەمووی ئەمە باش دەزانن لەبەرەوەش پێویستە تەعاملێکی زۆر ڕاست و دادپەروەرانە لەگەڵ مەسەلەی کورد بکرێت ژیان و مان و نەمان
لە ناوچەکەدا بۆ گەڵانی ناوچەکە بە کوردەوە بەندا چونکە پێشتریش ئێمە لەبیر نەکەین کورد لە ڕووی مێژوویەوە قیادەی ئەو ناوچەیەی کردووە ینی ئەمڕۆکە سیر مەکە کورتیش نییە و دەبەش کرایە ئەوە کرایە لە مێژوودا مێژوو ساریستنەتی ئەو ناوچەیە هەمووی کورد کردوێتی لەگەڵ گەڵانی ناوچەکەش تەبعاً. باشە کاگەرم پێدوانیە ینی ئەو گۆڕانکارانی کە ڕووەدا گۆڕانکاری جوگرافی نین ینی لەسەر نەخشە نین ئەوەندەی گۆڕانکارین لە چوارچێوەی وڵاتەکان خۆیاندا ینی مەبەستمە بڵێم کورد لە عێراق چۆن ئێستا ینی هەرێمێکی دانپیادا نراوی دەستوری هەیە لە ڕۆژاواش هەر لە چوارچێوی سووریادا دەبێ و لە باکووریش هەر لە چوارچێوی تورکیادا دەبێت. نەخێر نەخێر گۆڕانکاریەکان گۆڕانکاری زۆر ڕیشەین بە تەنها لە چوارچەوەی دەوڵەتانی سنوور کێشراوی سایکسپیکۆدا نابێ بەڵکو گۆڕانکاریەکان گۆڕانکاری ڕیشەیی دەبن لەو بڕواایەدام گۆڕانکاری لە کۆتایی ئەم قۆناغدا گۆڕانکاری لە نەخشەی خۆرەڵاتی ناوەڕاستە ڕوودەدا گۆڕانکاری لە نەخشەی سایکسپیکۆدا ڕوودەدا مارک سەفیری ئەمریکیش لە ئەنقەرە کە نێردراوی ئەمریکایە بۆ سووریا باسی لەوە کرد کە وەکو سایکسپیکۆ ناکەن و باشە دووبارەی ناکەنەوە و بەڵکو لەگەڵ گەڵانی ناوچەکە مەسەلەکان چارەسەر دەکەن بەڕاستیش ئەمریکا پرۆژەیەکی زۆر گەورەی هەیە لە دوای سایکسپیکۆ و هەڵوەشانەوەی دەوڵەتی فیستیڤاڵی بەرنامە ئەوەیە کە تەکەتولاتی گەورە لە ناوچەکەدا دروست ببێ باشە وەکو ئیتیحادی ئەوروپی مەسەلەن خۆرەڵاتی ناوەڕاستی گەورە یەکێکە لەمە ئەمریکا دەستی لێبەر نەداوە باشە کە باسی ئیسرائیلی گەورەش دەکەی هەمان شتە کە باسی عوسمانەتی دەکری هەمان شتە بۆیە پرۆژەکە لە دوای هەڵوەشانەوەی فکری نەتەوەی لە دوای هەڵوەشانەوەی هەموو ئەو وەزعی کە هەیە باشە ئەوەیە کە تەوحیدی خۆرەڵاتی ناوەڕاست دەکرێت بەڕای من لە تەوحیدی خۆرەڵاتی ناوەڕاستدا لە کۆتاییدا کە پرۆژەکان هەموو دروستکردنی کیانەتی گەورەیە کورد پێگەیەکی زۆر گەورەی دەبێت بۆیە لە چوارچێوەی دەوڵەتەکاندا نابێ دەوڵەتەکانیش دابەش نابن ئەوە زۆر گرنگە. کاگەرم هەندێک دەڵێن ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕوودەدا ئەو پرۆژە نوێشی کە ئیسرائیل دەڵێ پرۆژێکی نوێمانێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو شێوەدای دەڕێژینەوە کە خۆمان دەمانوێت بەڵام هەڵوەشانەوەی دەوڵەت نەتەوەیە لە بری دروستکردنی دەوڵەت نەتەوەیەکی تر لەسەرۆ بنەما ینی ئەو دەوڵەت نەتەوانەشی کە هەن ئەبێ هەڵبۆشێنەوە هەڵوەشانەوە بە جۆرێک کە دەوڵەتەکە دەمێنێ بەڵام دەوڵەتی نەتەوەیە نامێنێ دەوڵەت نەتەوە سیستەمی دەوڵەت نەتەوە ئیویستیڤاڵیە کە بەس لە دوای شەڕی دووەمی یەکەمەوە بەسەر ناوچەکەدا فەرز کرا لە هەڵوەشانەوەیە باشە فکری نەتەوەیش دا هەڵوەشانەوەیە باشە سنوورەکانی دا هەڵوەشانەوەن ئەگە ئێمە سیرکەین ئێستاکە سوپای تورکیا بە قوڵایی چەند هاتوتە ناو خاچ یاریمی کوردستان داعش چی لە سووریا کرد باشە هێزی دەوڵەتان هەمووی لە لیبیایە لە شوێنی دیکەیە سنوور نەماوە سنوور لە خۆرەڵاتی ناوەڕاستە نەماوە وانە لەبەرەوەش هەڵوەشانەوەی هەم فکر هەم نەخشەی دەوڵەتی نەتەوەیە بەڕاستیش بە شێوەی تەکەتولێکی دیکە دروست دەکرێتەوە ڕاستە دەوڵەت نەتەوە ئەو سیستەمە نامێنێ بەڵام چ دەبێ بە شێوازێک ئەمجارە دووبارە خۆرەڵەتی ناوەڕاستیان دەڕژێتەوە بەڕای من لە شێوەی خۆرەڵاتی ناوەڕاستی گەورەیە بە سیستەمێکی فیدرالی یان کۆم فیدرالی لە داهاتوودا ئەمە زیاتر دەرەکەوێت بە دڵنیاییەوە بەو شێوەیە دەبێ. زۆر باشە کاگەرم لە سەرەتا قسەکان تۆ مەژوو بۆ کرد ئێستا جۆرێک لەوەی کەیتر وەکو دەڵێت تۆپەکە لە ساحی تورکیایە تورکیا بێ هەنگاوە کردارەکان بنێ نەشیان شاردۆتەوە هەم سەرۆکی پارتە گەورەکانی ئەوێ دەڵێنی تر لە پەرلەمان و هۆڵی بۆ دەدەین بەڵام جۆرێک لەوەی کورد پەلەیەتی هەمە پەیوەندی بەچیەوە ینی بۆ نمونە دەڵێ ئەبێ بە پەلە بە خێرایی کورد بە پێچوانەوە کورد پەلەی نییە تورکیا زۆر پەلەیەتی مە بەسم لە سەراسی شەقام ئێمە دەبینین خەڵک دەڵێ دەی ئەوە پەکێکە کۆنگرەی کردەوە پەکێکە بڕیاریدا ئەوە وای کرد ئەوەی کرد ئەی تورکیا بۆ بە دڵنیاییەوە تورکەکان خۆشیان دەڵێن دەبێت لە ماوەیەک نزیکدا ئەمە مەسەلەیە چارەسەر بکرێ ئەوەی کە پێویست بوو پەکەکە کردی باشە بەڕاستی نیشاندانی نیازێکی زۆر باش بوو هەڵوەشانەوەی پەکەکە کارێکی ئاسان نەبوو مەسلەی چەکدانە کارێکی ئاسان نەبوو زۆر قورسە چل ساڵە تۆ لە شەڕی ئەو هەموو شەهیدا ئەو هەموو کاولکاری ئەی خەڵکەکە چی پێ دەڵێ لەبەر ئەوەشە ئەوەی لەسەر لایەنی کوردی بوو کردی لایەنی تورکیای ئێستا کە پێویستە ئەم کارە باشە بەڵام بەڕاستی وەکو گوتم لە سەرەتادا بۆ ئەگەر بۆ کورد گرنگە بۆ کورد حیاتیە بۆ تورک دوو جار مەسەلەکە حیاتیە باشە چونکە گۆڕانکاری زۆر گەورە بڕێوایە تورکیا ئەمانەکە بە دڵنیاییەوە
لە سەدەی 21دا کە ئێستا سەدەی 20 ساڵیشی بەسەردا تێپەڕیە پێگەی نابێ. کاگەرام هەندێک باز لە پرسی ئاشتی بکەین کاریگەری لەسەر بەشەکانی تر بۆ لەسەر باشووری کوردستان. ئێمە لە سلێمانی تورکیا جۆرێک لە گەماری دروست کرده بوو لەسەر سلێمانی و لەسەر ئەو فڕۆکەخانەکەی داخستوین. وەفدێکیشێتی لە تورکیا بوو و ئاماژیان بۆ کردووە. دکتۆر جوانەسان وتی هەر کەسێکمان بینیوە لێ پێمان وتووە فڕۆکەخانەکە ئەوێ بکرێتەوە، هیچ بیانوویەک نییە بۆ داخستنیان فڕۆکەخانەیە. یعنی چەندە گرنگە تورکیا لەوە تێبگا سلێمانی ئارامترین شارە، ئەمینترین شارە و بە درێژایی مێژوش زیانی نەبووە بۆی وڵاتێک. خۆی بەڕاستی وەکو گوتم ئەگەر تورکیا پێویستی بە چارەسەرکردنی مەسەلەی کووردە نەک تەنها لە باکوور، زیاتریش پێویستی بە سلێمانیە. لەبەرچی لەبەرەوەی لە ڕووی مێژووی و شارستانیەوە سلێمانی پێگەیەکی زۆر گەورەی هەیە. عێراق بە هەموو قووەتی خۆی، سەدام بە هەموو قووەتی خۆی دەرەقەتی سلێمانی نەهات، هیچ شتی پێ لە سلێمانی نەکرا. ئەو هەموو موامەرە گەورەی لە مێژوودا لەسەر سلێمانی کرایە لە کۆنەوە تا ئێستا سەری نەگرتیا. سلێمانیش و هەردەم بەشێک بۆ لە چارەسەرکردنی کێشەکان. بۆیە ئێمە سیر نەکەین سلێمانی ئەمڕۆکە لاوازە فرۆکەخانەی سلێمانی، بەڵکو ئەوان زیاتر پێویستیان بەوەیە کە تەعامل لەگەڵ سلێمانی بکەن. باشە لە ڕووی مێژووی و شارستانیەوە من دەڵێم سلێمانی هەوەنتە نییە. بۆیە ئەمڕۆکە ئەگەر بڕیارێکی دۆ زۆریان داوە تاوەکو ئێستاکە بەردەوام بووە، بەڕاستی بڕیارێکی کۆنی کەمالیستانەی شۆفینیستانەیە تاوەکو ئێستاکە بەردەوامە. بە پێچەوانەوە ئێمە کاتێک باسی پێکەوە ژیانی گەلام بکەین و برایەتی کورد و تورک بکەین، باشە پێویستە شارێکی وەکو سلێمانی کە شارێکی زیندووە لە مێژووی کۆنی عوسمانیشدا ئەگەر دەبیر نەکەی مێژووی کۆنی ناوچەکەشدا سلێمانی چەند پێگەیەکی گەورەی هەبووە. گەورە پیاوانی سلێمانی لە پێکەوە ژیانی تورک و کووردا چەند پێگە گەوریان هەبووە. هەر لە محەممەد ئەمین زەکی بەکەوە دەست پێ بکەین تا پیرەمێر دەست پێ بکەین تاوەکو ئێستاکە چەندین گەورە پیاو لە تورکیادا هەیە. بۆ نمونە چەند ڕۆژی ڕابردوو دکتۆر ئەحمەد داود ئۆغڵو لە سلێمانی بوو. توازانی جنەکەی دکتۆر ئەحمەد داود ئۆغڵو کوێیە؟ خوشکی عەلی بابازانە. باشە عەلی بابازان کوێیە؟ دکتۆر عیزەدی مستەفا ڕەسوول یادی بەخێر لە گۆشەیەکی دا خوێنمەوە لە کوردستانی نوێ دەڵێ یەک لە بنەماڵەکانی کوردی سلێمانین. وای نووسی بوو. عەلی بابەجانێکێکە لە سیاسیە گەنجە. بەڵێ کە حیزبێکی هەیە. بەڵێ من بەسم لێرەدا چیە؟ ئەمە دکتۆر عیزەدی مستەفا ڕەسوول وای نووسی بوو، خۆم خوێنمەوە باشە لە کوردستانی نوێ. ئەمە مانای وایە ئەمڕۆ کەس چەندین گەورە پیاوی گەورەی بەڕەچەڵە کورد و خەڵکی ئەم شارە لە وڵاتەدا بوون بە تورک مهم لەوێندرەدا دەژین. بۆیە سلێمانی لە داهاتوشدا پێگەی زۆر گەورەی دەبێت. باشە لە چارەسەرکردنی مەسەلەی کورد لە برایەتی ناوچەکە لەبەر ئەوەی سلێمانی وەکو شارێکی حەزاری وەکو شارێکی کە پایتەختی دەمێکی زۆرە حەزارەتی تێدا هەیە شارەسانەتی تێدا هەیە پێگەی زۆر گەورە دەبێت لە پێکەوە ژیانی تورک و کورد. یعنی لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی فەلسەفیەوە ئێمە سەیری ئەو مەسەلەیە بکەین پێویستە. دەبەر ئەوەی داهاتووی ناوچەکە بەڕاستی داهاتووی تورکیش بە پێکەوە ژیانی گەلی کورد و تورک بەندە. باشە و کوردیش دام و پارچەکانی کوردستاندا هەیە نەوەکو بەتەنها لەگەڵ پەکە مەسەلەکە چارەسەر بکە. و پێشتان بڵێم ئەگەر دیاربەکر مهمە ئەگەر هەولێر مهمە سلێمانی بە دڵنیاییەوە پێگەی لەوانە کەمتر نییە. بە دڵنیاییەوە پێگەی لەوانە کەمتر نییە. بەڵام من سلێمانی ئەوەیە کە خۆی دەرناخە خۆی ناواتە پێش ناڵێ ینی بڵێن ئەوە ناکە بڵێن ینی هەر بە زمانی گوڵەکە قسە دەکە تاوەکو ئێستاکە. باشە بەڵام بڕۆ مێژووی کۆن سیر کە بزانە سلێمانی ڕۆڵی چی بووە دڵی زەمینە بە درێژایی شۆڕشەکان بێگومان وا بووە بە درێژایی سۆرشەکان. ینی ئەوەی سلێمانی کردوێتی لە پاڵپشتی لە سەردەمی شێخ مەحمووددا دژ بە ئینگلیز کە تاوەکو ئێستاکە زۆر قسەی لەسەرەکەن دەڵێن پیاوی عوسمانیەکان بۆ لەگەڵ عوسمانیەکان بووە چێ کردوێتی کامە شار کردوێتی ئەوەی سلێمانی کردوێتی لە شەڕی دژی ئینگلیز لە شعیبە کامە کردوێتی. بۆیە سلێمانی شارێکی زیندووە شارێکە لەگەڵ برایەتیدایە لەگەڵ دادپەروەریدایە. ئەگەر ئەوان دادپەروەریان دەوێت لایەنی کەم ئەوەیە کە فڕۆکەی سلێمانی بکەنەوە. ئەگەر ناشوێنەوێ ئەوە دەست ئەوانە. کاگەرم سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت بە خێرات سەرچاو. سپاس بۆ ڕوونکردنەوەکان بەخێر بێ سەرچاو. سپاس بۆ بەشداریکردنت.